24 ساعت کارەبامان هەبێ مریشەکانمان ئەگەرەوە نەبێ ئەمرێت بەڕاستی هیچ کارەبای لەزەتی نییە ئەرێوڵە پێمان خۆشە کارەبا 24 ساعت هەبی وەڵای من بە باشی زانم من بە شتێکی باشی زانم ئێستا من لە ماڵەوە کارەبای نیشتیمانیم هەیە و کارەبای مۆلیدەشم هەیە مۆلیدە 90,000 بۆ هاتۆتەوە ئەم مانگە ئەبێ کارەبای نیشتیمانەکە لە 30,000 20,000 کەمتر نییە بۆ من هەر هەمان مەسەلەیە بەڵام ئەوەیە 24 ساعتیە هەڵانەوەی مۆلیدەی تیا نییە و من بە باشی زانم خۆم باشە پێ دوای کارەبای 24 کاتژمێری تا چەند گرنگە وەڵی پێویستە زۆریش پێویستە ئێستا ئێمە هەر لەم دوکانە ئیشەکەمان بەوە ڕوای سەحالن ئێمە وایە کارتە ئێستا ئەم کارەبای ئێرەمان کارتە ئیشەکەمان بەوە ڕوە 24 ساعت کارەبامان هەبێ مریشەکانمان ئەگەرەوە نەبێ ئەمرێت ئەبێ مبارەدەی لەسەر بێ گەرمی لەسەر بێتر ئەوەیە ئەمەش وەکو جیرانەکانی وەکو دەوروبەرەکانی دەوڵەتەکانی دەوروبەرمان حەز دەکەین کارەبامان هەبی کارەبامان فولبی مۆلیدە نەبی ڕۆژێک هەیە ڕۆژێک نییە سعاتەکەی 2 ساعت نیە ڕۆژێک چەند جار کارەبا دەکوژێتەوە مۆل دەدێتەوە ئەرێ هاتەوە ئەرێ نهاتەوە بەڕاستی هیچ کارەبای لەزەتی نییە ئەرێوڵە پێمان خۆشە کارەبا 24 ساعت هەبی بەڵام بە نرخێکی گونجاو کە خەڵک بتوانی ئەو نرخە ینی پێی بدرێتن نەوەکو بەرقمان تاڵان بکەن ینی کابرا بەخۆی کرێت چییە بەمانجێ بە 300-400 هزار دیناری ئەگەر 200 هزار دیناریش 250 پارەی کارەبای لێ بێتەوە ئەی چ بکە